شوێنەی کە دەیبینن لێرە ئەمە شوێنی فرێدانی خۆڵ و خاشاکی قەزای شارەزور و ناحێی وارماوەیە. هەموو ئەو پاشەڕۆیانە دێنن لێرە هەڵی ئەڕژن. ئەوەی کە لێرە دەبینن خێزانێکە کە هەموو بژێوی ژیانیان کەوتۆتە سەر کۆکردنەوەی ئەم پاژماوانە، وەکو خێزانەکە خۆیان دەڵێن ئەم پاژماوە دەبن و دەیفرۆشن بۆ ئەوەی بژێوی ژیانی ماڵ و مناڵیان پێدابین بکەن. ئێمە هەوڵەدەین لە فیچەرێکدا تیژ بخەینە سەر گوزەرانی ئەم خێزانە، بزانین چۆن ئەم خۆڵ و خاشاکە کۆ دەکەنەوە، چۆن دەیفرۆشن. کەمی هەلی کار و نزمی ئاستی بژێوی وای لە خێزانێ کردووە کە ماوەی 3 ساڵە بژێوی ژیانیان بە کۆکردنەوەی پاشماوەکان لە ناوچەیەکی فرێدانی خۆڵ و خاشاک دابین بکەن. ئەم ئافرەتە کە خاوەنی 4 منداڵە وە خۆی باسی لێوە دەکات لەبەر کەم درامەتیان بەدەست و پەنجەکانی خۆی لەم شوێنە ناتەندروست و ژینگە خراپەدا ماوەی 3 ساڵە قوتی ڕۆژانە و جلوبەرگ و پێداویستیەکانی منداڵەکانی بە کۆکردنەوەی پاشماوەکان لە ئاسن و فافۆن و نایلۆن و ئەو کەرەستە فرێدراوانە دابین دەکات. 3 ساڵە دەستم پێکردە ویشتە بەس بۆ بژێوی ژیان و بۆ نەبوونی و ئەڵێن باسکن لە خەڵپان نەکەمەوە مەعموچە بەشیس ناکەم موچە نییە و بۆ مناڵە بۆ ژیانی بۆ جلوبەر و بۆ خواردن و بۆ ڕۆژانی مناڵکە بۆ مەکتەب و ڕۆژانە دوای ئەوەی ئامێرەکانی کۆمپانیای پاکەرەوە پاشماوەکانی خۆڵ و خاشاکی قەزای شارەزور و ناحێی وارماوە کۆ دەکەنەوە و دەیگوازنەوە بۆ ئەم شوێنە و ڕۆی دەکەن. ئەم ئافرەتە دوا بە دوای فرێدانی دەست دەکات بە جیاکردنەوەی پاشماوەکان و ئەوانەی بۆ فرۆشتن کۆیان دەکاتەوە. منداڵەکانی دوای ئەوەی لە خوێندن دەگەڕێنەوە دەچنە ئەم شوێنە زبڵدانەوە هاوکاری دایکیان دەکەن. مناڵەکان یەن شتەکانم بۆ بنەوە من لە ماتۆڕۆشت نازانم لەیس نازانم خۆ لەم دەشتە جێ نامێنم بەتەنیا لە ماڵە دای ئەنیێم هەتا بسێن پێکڕیاتی و ئەی فرۆشم و دەیدەمە شتێک. ئەگەر پێمان بڵێ تۆ ڕۆژانە بەم کارەوە چەندێکت دەسەکەوێت؟ وەڵا ڕۆژی وای 5,000 ڕۆژی وا 6 ڕۆژی وا کەمتر ڕۆژی وا زیاتر ئەوە نەبدەسەکەوێ. ئەگەرچی ئەم خێزانە بەم پیشە بژێویە بێتاقەتن بەڵام لە پێناو بەردەوامیدان بە ژیان لەگەڵ پیشەکەدا ڕاهاتوون وەک ئەم ئافرەتە خۆی باسی لێوە دەکات تا ئەو کاتەی هەلی کاری بۆ دەدۆزرێتەوە ناچار دەبێ بۆ دابینکردنی بژێویان ڕۆژانە لەم ناوچەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە بێت. لەبەر ئەوە چیرۆکی بژێوی ئەم خێزانە کەم درامەتە کە پیشەوەی ڕۆژانەیان کەوتووەتە سەر کۆکردنەوە و فرۆشتنی پاشماوەکان بۆتە باس و خواسێک بە بیستنی ناخی هەر تاکێکی ئەم کۆمەڵگە دەهەژێنێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای شارەزور.